سڵاو جۆگرە خۆشەویستەکان بینەران لە سوۆشیال میدیا ئەڵلقەیەکی دیکەی زمانێمە کۆمان دەکاتەوە بۆ گفتوگۆکردن لەسەر کێشەکانی زاراوەسازی لە زمانی کوردیدا. بۆ ئەم بابەتە لەگەڵ میوانێکی پسپۆر و ئەکادمی دەبین، ئەویش دکتۆر محسین ئەحمەدە و هاوکاری ئازیزیشم دلێر سەلیم کۆنتڕۆڵی دەنگ و کارەکانی بەرنامەکە دەکات. سپاسی دەکەم دکتۆر بەخێر بێ. خۆش بیا خۆسپاس. کێشەمان زۆرە لە زاراوەسازی و زارە کوردیەکان ڕاستە و زمان تووشی کێشە بووە بەدەستیانەوە یان ئەوان کۆمەکن بۆ چارەسەرکردنی گرفتەکانی زمان. خۆی مەسەلەی زاراوەسازی بابەتێکە یعنی وەکو بڵێ پێویستیەکی زۆر گرنگی ئەمڕۆیە. ئەمڕۆیان بەردەوام ئەمڕۆ بەردەوام و لە ئایندەش ینی لە ڕابردووش ینی ئەو مشکی لێمان هەر هەبووە، بەڵام لێرە مەسەلەکە ڕابردوو نییە بەڵکو ئایندەمانە، ینی ئایندەی زمانی کوردیە. زمانی کوردی بێگومان مێژوو گەشە سندن و سەردەمی خۆی و هەموو شتێکی هەیە، بەڵام لە ژیانی ئەمڕۆ هەرچەند ژیانی کۆمەڵایەتی سیاسی ئابووری فەرهەنگی کوردی پێشکەوی ئەوەندەش پێداویستیەکانی فەرهەنگی زیاتر دەبێ، پێویستی بە زاراوەسازی دەبێت لە هەموو بوارێکەوە، زاراوەی نوێ ڕۆژ بە ڕۆژ سەر هەڵدەدا، زاراوەی نوێ دادەهێنرێ، نووسەران، ئەدیبان، زمان ناسان هەموو ئەمانە بەشداری لەم پرۆسەیە دەکەن لە داهێنانی زاراوەسازی. بەڵام ئەمە پرۆسەیەکە ینی ئەوە نییە بڵێ لە ناکاو دروست بێ، هەندێک جار وشە لە ناکاو دروست دەکرێت لەلایەن کەسانی پسپۆڕەوە، بەڵام کۆمەڵیش بۆ خۆی وشە دروست دەکات، دەستگاکانیش بۆ خۆیان هەندزار وشە دروست دەکەن، خەڵکیش بۆ خۆی وشە دروست دەکات. یعنی باڵێ وشە دروستکردن چییە؟ مەسەلەکە پەیوەندی بە داهێنانی زاراوەیەکە کە ئاماژەیەش تێدایە بۆ کۆمەڵێک ئەوە بۆ کۆمەڵێک ڕوانینی ئالۆز، یعنی ئەوەیە کە با بڵێن تایبەتمەندی زاراوە لە وشەیەکی دیکەی ئاسایی، مەسەڵەن وشەیەکی سایکۆلۆژی یاخود دەروونناسی یان ڕەخنەی یان ئەدەبی، وەکو بڵێن ئایدیا بۆ نمونە، یان با بڵێن نوێ خوازی، مەسەڵەن ئاماژەیە لە بۆ قوتابخانەیەکی ئەدەبی، بۆ بزوتنەوەیەکی ئەدەبی، بۆ ڕەوت و ڕوانینێکی ئەدەبی ڕەخنەیی تازە. مەسەڵەن ئەمە پێداویستیەکە، ینی هەموو ڕۆژ خەڵکی ئێمە پێویستی پێ دەبێت. جا بەپێی تەبەقاتی چینەکانی کۆمەلگا بەرکەوتنیان لەگەڵ پێویستیەکی نوێبی سەمکە نوێیەکە لەوێوە دروست دەبێت. بەڵێ بێگومان بێگومان، ینی مەسەلەکە لە ڕووی پسپۆڕیەوە، مەسەن ئەو کەسەی کە با بڵێن زاراوە دادەنێ پێویستی بە شارەزاییەکی تیۆری زۆر باش دەبێ هەبێ لە زمان لەو بابەتەش کە کاری لەسەر دەکا. مەسەلەن زاراوە ڕەخنەییەکان، با بڵێن زاراوە ئەدەبی و ڕەخنەییەکان دەبێ زۆر گرنگی بەلایەنە تیۆریەکەی بدەیت، شارەزاییەکی تیۆری و مێژووی باش تەبی لەم بارەیەوە. مەسەلەن زاراوەی جێڕانەوە مەسەلەن فرەمانایە، مانای زۆر هەڵدەگرێەوە نیە بۆ نمونە، بەڵام هەمووشیان لە بنچینەدا لە یەک دیدی واتاییەوە سەرچاوە دەگرن. بەڵێ بێگومان کە دەڵێ جێڕانەوە ینی ئەتو دەیگەڕێنەوە بۆ شتێکی ڕابردوو، کاتێک چیرۆکێک دەجێڕیەوە ڕابردوویە کە دەیجێڕیەوە، بۆیە یەک دیدی مانای بنچینەیی هەیە. خۆی جێڕانەوە کۆمەڵێک ڕاستەکەی وایە، خۆی خەیاڵت بۆ یەکشت دەچی، بۆ جێڕانەوە دەچێتن، بەڵام جێڕانەوە لەم سەردەمەی ئەمڕۆ جیاوازە لە سەردەمی کۆن.
مثلا لە سەردەمە کۆنەکان جێرانەوە زیاتر کە دەدوت جێرانەوە زیاتر خەیاڵت بۆ چیرۆک و ڕۆمان و بۆ سەربردە و بۆ حەقایەت و بۆ هەموو ئەوشتانە دەچێت. بەڵام ئەمڕۆ جێرانەوە تێکەڵ بە ژیانی هەموو شتێک بووە، تێکەڵ بە سیاست بووە، تێکەڵ بە مۆد بووە، مۆد ژیانی مۆد و ژیان ڕێکلام تێکەڵ بە ڕێکلام بووە، یعنی پوبلیسیتی تێکەڵ بە ژیانی تازە بووە، تێکەڵ بە سیاست و با بڵێن مێدیا و تێکەڵ بە ژیانی کۆمەڵایەتی، سۆشیال میدیا، تێکەڵ بە دیژیتال وەکو دەڵێن ژیانی مەجازی بووە، مەجازی ینی هەڵکەوتێکی مەجازیانەشی هەیە، ینی با بڵێن ژیانی مەجازی لە مەبەستم تێدەگەیت ڤیرچوێل ئەوە چی پێ دەڵێن وۆرد. بەڵێ دکتۆر تۆ دەڵێ هەمیشە زاراوەی نوێ دروست دەبێت بەهۆی سەرهەڵدانی لە هەموو نوێ ژیانی نوێ هەموو شتێکی نوێ پێویستی بە زاراوەیەکێ بە چەمکێکەیە بۆی دابڕژێ. بەڵام زاراوەکان لە زاری کەسانی ئاست جیاوازەوە دروست دەبن تەبقاتی جیاواز. بەڵام لە هەمان کەتە دەڵێ پێویستە کەسێکی شارەزا و لە میتۆد و لە مێژوو لە هەم بوارەکان ئەو زاراوە دابڕێژێ. بەڵام لەبەرەوەی سۆشیال میدیا کراوەیە من کەسێکم ڕەنگە تەنیا خوێندەوارێکی سادەم هەبێت لەپەر چەمکێک فرێدە دەمە ناو سۆشیال میدیا و بڵاو دەبێتەوە. ئەوە زاراوەیەکە و پرد بوو. ڕاستە پێویست ناکە فلتەرێک هەبێ یان پاڵای وگەیەک هەبێ ئەو زاراوانە پێیدا ڕەت بن، ئەو جار ببێتە چەمکێکی زمانی خۆی بێگومان. مەسەرەکە هەمووی پەیوەندی بە دامەزراوەی دەوڵەتی و کۆمەڵایەتی و ملیەوە هەیە. ینی مەسەلەن خەڵک لە سۆشیال میدیا ئازادە وشە بەکاردێنی وشە دروست دەکا، زاراوە دروست دەکا، زاراوە بەکاردێنی ڕۆژانە سەدان دیاردەی لەم جۆرە دەبینین، ینی شتێکی ئاساییە. من هەز دەکەم ئەمە جۆرێکە لە دینامیزم، جۆرێکە لە جوولە و بزوتنەوە، ڕوحیەتێکی زۆر سەرنجڕاکێش و جوان و چالاک پیشان دەدا لە ناو کۆمەڵ. بەڵام لێرە دەبێت دامەزراوەکانی دەوڵەت، دامەزراوەکانی حکوومەت، بەتایبەتی دامەزراوە فەرهەنگیەکان، بەتایبەتی وەکو ئەکادیمیا کە باسمان کرد. ئەوە من ناوێرم باسکەمە بڕیار بوو باس نەکەن نابشتەندامی ئەکادیمیای. نانە من باز دەکەم فەرموو مثلا لە هەموو وڵاتان مثلا ئەکادیمیا فەرهەنگیان هەیە، فەرهەنگی زاراوەیان هەیە، فەرهەنگی زمانیان هەیە. ئۆکێ ئەوان بڕیار دەدەن ئەم زاراوە کە لە سۆشیال میدیا بەکاردەهێنرێ دەڕوا دەچێتە ناو ئەو فەرهەنگەیان نا کەوت کە تۆمار کرد لەنا ئەو فەرهەنگە ئەو کاتە مەسەلەن دەبێتە ئەوەیەک سیفەتێکی ئەوەی دەدەیتێ، ینی وەکو بڵێ ویستێکی دەوڵەتی دەدەیتێ. دەسەڵاتی باڵای بڵێ حکوومەت ئەکادیمیا ڕادەسپێرێ، بڵێ ئەکادیمیا شەرکەکە جێبەجێ دەبێتە زاراوەیەکی گشتی، زاراوێکی گشتی. بڵێ بەم ئاستا بەم شێوازە کارکردە زمان پێش دەکەوی. ئێوە واتان کردووە لە ئەکادیمیا؟ ئێمە ینی کارایە ئەو کردەوە کارایە بە وەکو پێویست. تا ئێمە تازە لە دەورەی نوێ بەم کارە هەڵدەستین. پرۆژەمان هەیە، بەڵام پرۆژەی فەرهەنگیمان هەیە، پرۆژەی زاراوە سازیمان هەیە، بەڵام ئەوە بابەتێکی دیکێ دەتوانین لە تەوەرێکی تر باسی. زۆر باشە. ئێمە ئەو دیاردە نوێیانەی دێنە ناو ژیان دەبێ وشەی بۆ دابتاشتێ ئەوە شتێکە. بەڵام هەندێک جار زاراوە لە دەربڕیندا بە هەڵە دەگوترێ. ئەو دەربڕینانە کە هەڵەن ئایا دەبنە بەشێک لە زمان یان دەبێ ڕەش بکرێنەوە لە ناو زمان نەهێڵدرێن. خۆی بۆ نمونە با نمونێک دەمێت تەشریبمان هەیە، تەشریب خواردنێکە، هەندێک کەس دەڵێت تەشریف وانە تەشریف مانای خواردنێک. بەڵێ ئایا تەشریف دەکرێت ببێتە چەمکێک لە ناو زمان؟ ناڕوە
یان وشەیەکی وشەیەکە لە ئاستی بەکارهێنان زیاتر بەکاردێ بەڵێ لەگەڵ میوانێکی دیش ئەو نمونەیەم باس کرد نیوڕانمان هەیە نیڕوانمان هەیە نیڕوان هەڵەکەیە با بڵین ئەو میوانم دەڵێ دەبێتە وشەیەکی فەرهەنگی بەڵام جیهەتێکی ڕسمی حکوومەت یان دەوڵەت یان ئەکادیمیا با بڵێن بڕیار دەدا دەبێتە وشەیەکی گشتی متمانە پێکراویان ئەمە پەیوەندی بە ئەو نیوڕان یاخود نیوەڕۆ ئەمە پەیوەندی بە زمانی قسەکردنەوە هەیە ئەمە ناچێتە ناو چوارچێوەی زاراوە سازی ئەمە زیاتر مەسەرەن سەدان وشە هەیە مەسەرەن لە زاراوەی هەولێر لە زاراوی سلێمانی لە زاراوی سنا لە زاراوی موکریان خەڵکەکە ینی بەنووسین بە شێوازێکەوە بە قسەکردن بە شێوازێک دێ مەسەن وشەی هەنووکە مەسەن هەنووکە مەسەن لە هەولێر دەرێن هەنکە تەخفیفکردنە ینی سوکردنەوەی وشەکەیە بۆ قسەکردن چونکە قسەکردن هەمیشە پەنا بۆ ئاخاوتن با بڵێن ئاخاوتن و گفتوگۆ دیالۆگ هەمیشە پەنا بۆ سادەترین شێواز دەبن لە زمان بەکارهێنان بەڵێ ئەمە زمانی قسەکردنە یعنی زمانی قسەکردن لە هەموو زمانێک هەتا لە زمانی فەڕەنسیش کە من لی پسپۆرم زمانی فەڕەنسی زمانی قسەکردن و زمانی گفتوگۆ نووسین با بڵێن جیاوازی هەیە ینی خەڵکەکە هەندێک جار هەموو شتەکان کورد دەکەنەوە سادە دەکەنەوە ئیتر ئەم سادەکردنەوە و سادە نووسینانە شەر نییە بێتە ناو فەرهەنگ بێتە ناو فەرهەنگی نووسراوە یان نووسین یان زمانی ستاندارد بەڵێ جا من مەبەستمەوەیە یەکێک لە سەرچاوەکانی زاراوەی زانستی ئاخاوتنی زاری سادەی خەڵک ڕاستە بۆیە ئەو پرسیارم کرد نانەتەواوە خۆی ئەو پەیوەندی بە مەسەلەی ئاخاوتن لێرە زۆر گرینگە ئاخاوتنیش ینی لە مەسەلەی زاراوە پەیوەندی بە ئاستی جیاجیای فەرهەنگیەوە هەیە مەسەلەن چەند کەسانێک مەسەن پسپۆرێک لە کۆمەڵناسی یا لە فەلسەفە یان پسپۆرێک لە ڕەخنەی ئەدەبی یان لە مێژووی ئەدەب کە دێ باز لە بە ئاخاوتن باز لە ئەدەبیات دەکات جیاوازە لەوەی لە خەڵکێکی سادە کە سەر بەو ناوەندە نییە کە قسە دەکە ئەو لەوانەیە بە شێوازێکی زۆر ملیانە قسە بکە بەڵام ڕەخنەگرێک دەبێ گوتارێک دروستکە وانە گوتارێک دروستکە گوتاری ئاخاوتن لەبارەی ئەدەب ئەمە زەحمەتە کاری دەوێت کاری شارەزایی دەوێت تیۆری دەوێت کاری با بڵێن زەوق و سەلیقەی دەوێت کۆمەڵک شتی تری دەوێت دکتۆر کام بوارە زۆرترین کێشەی هەیە لە بواری زاراوە سازیاندا بڵێ واللهی هەمووی تقریبا ئەمە مشکلەمان هەیە لە هەر هەمووان بەڵام ئەوەی کە زۆر کێشەیە و کە پێویستە و بە خێرایی جێبەجێ بکرێ لایەنی زانستە مرۆییەکانە وەکو مەسەرەن ڕەخنە و ئەدەب و زمان ناسی بە تایبەتی زمان ناسی هەروەها کۆمەڵناسی فەلسەفە بوارە زانستیەکان بوارە زانستیەکان کێشەیەکی ئەو توای دروست ناکەن مەسەلەن ماتماتیک تا ڕادەیەک وشەی خۆی هەیە زاراوەی خۆی هەیە فیزیک کیمیک هەموو ئەمانە تا ڕادەیەک جێگیر بوونە و زاراوەی زۆریشیان هەیە چونکە ئەمە ئەوەن ینی دیاریکراون جوولەی کەمیان تێدایە جوولەی با بڵێن گەشەسەندنی زاراوەی یان کەمێک سسترە لە چاو بەڵام هەندێک بواری تر هەیە مەسەرەن بواری با بڵێن ئەلکترۆنی و سایبەر نۆتیک وەکو دەڵێن جیهانی ئەلکترۆنیات مەسەرەن ئەنتەرنێت و کۆمپیوتەر و با بڵێن هەموو ئەمانەش لە گەشەکردن و فراوانبوونی خێرادان بڵێ هەروە لە زانستە مرۆییەکانی تریژ وەکو
کۆمەڵناسی و فەلسەفە و ئەوانەش ڕۆژ بە ڕۆژ دەگۆڕێن مثلەن ئەو وشە فەلسەفیانەی ئەو زاراوە فەلسەفیانەی لە 50 ساڵ پێش ئێستا بەکاردەهات ئێستا کە تا ڕادەیەک بەکار نایە مثلەن تازەترین زاراوە مثلەن زاراوێکی وەکو فینۆمینۆلۆژی یعنی مثلەن بە دیاردەناسی کراوەتە کوردی یعنی زۆر جوانە دیاردەناسی یان مثلەن دێکۆنسترکشن کە دەبتە هەڵ و وەشانەوە ناسی مثلەن ئەمانە زاراوەی نوێن تازان ئەو زاراوە کوردیە جێگیر کراوە و لە بری فینۆمینۆلۆژی گوتتوانیا جێگیر بوو بەڵێ ڕۆیوە ئەو فینۆمینۆلۆژیەی ئاوت کردووە لە زمانی کوردی چەمکە بەرامبەرەکەی کوردیەکە نا بەرامبەرەکەش بەکاردێ و کوردیەکەش بەکاردێ کەواتەوە سەر پێ نەکەوتە بە تەواوی نانا بە سەر پێ کەوتووە چونکە ئەمە لە ئینگلیزی شەروایە لە فەڕەنسی شەروایە فەڕەنسیەکانیش وشەی خۆیانێ و لەناو کەوانەی ئەوەی دیدەن ئەوەش دەیتریش دەنووسن ئەمە ینی عملیەیەکی با بڵێن پرۆسەیەکی بەردەوامە و باشیشە کە بە هەردوو شێواز بەکاردێ بە هەردوو زۆر تا تەواو دەناسرێ بێگومان چونکە ئەمە مەسەلەکە پەیوەندی بە فێربوونەوە هەیە فێربوونی بەردەوام فەلسەفە با بڵێن گوتاری فەلسەفی یان تێکستی فەلسەفی یان بواری فەلسەفی لە ناو کورد بەسەرەن پرۆسەیە کە بەردەوام لە فێربووندایە خەڵک دەبێت بەردەوام لە فێری بێ بۆیە هەموو فەیلسوف و هەموو ئەو پسپۆڕانەی لە بواری فەلسەفە کار دەکەن ناچارن ئەموشانە هەمووی دووبارەکەنەوە ئەو زاراوانە هەمووی دووبارەکەنەوە مثلەن بۆ ئەوەی بناسرێتەوە ئێپستیمۆلۆژی مثلەن ئێپستیمۆلۆژی شەیەکە ینی زانست خوازی یاخود معریفە خوازی معریفە نا زانست خوازی جوانە سەدان زاراوەی تر هەیە بەو شێوازە ینی ئەو دەرچەیەی کە ئەو ماناکردنەوە کوردیانە دەخاتە نێو کۆمەلگا و نێو ئەو دەرچەیە کوێیە کانگۆ لێەوە دەیگەین نەخەڵک و بڵاو دەبێتە چەمکێکی باو ژیانی فەرهەنگی کورد نووسین بڵاوکردنەوە خوێندن ڕاگەیاندنێکی فەرمی پێویست نییە بێ بەردەوام پێویست یەکەم دەرچەمە بەستم ڕاگەیان ئەم گفتوگۆی من و تۆ ئەوە دەرگایەکە مسم بەڵخۆی بۆ ئەوەی زاراوەکەم بخێن ئەو کۆمەڵ هەموو وەسیلەکانی هەموو مێدیاکان هەموو ئەمانە دەرگان بۆ ئەوەی دیالۆگ لە ناو کورد دروست بێ لە ناو خەڵکی کورد با بڵێن لە ناو فەرهەنگی کوردی دروست بێ بۆ ئەوەی پەیوەندی دروست بێ بۆ ئەوەی با بڵێن ئەم زاراوانە بێن و بچن بەکار بهێنرێن بڵاو بێتەوە بە ناو خەڵک خوێندنی زانکۆیی با بڵێن خوێندنی زانکۆ دەرگایەکە دەواازەیەکی گەورەیە بۆ فێربوونی زاراوە سازی خوێندنی پەروەردا ئاستی ئەکادیمیەکان لە زانکۆ بەو شێ لەو ئاستەدان کە ببنە لەو ئاستە سەرچاوی ڕاستە ڕێکردنی ئەو چەمکە زاراوەیانە لەو ئاستە دان و لەو ئاستەشدانین چونکە بە کەس دەگۆڕێ بە ئاستی پسپۆڕی کەسایەتەکە و کەسایەتەکان دەگۆڕێ بەناوەندەکان دەگۆڕێ هەروەها ئەگەر کورد مقارنە بکەی بە فەڕەنس نا وەکو یەک نینە فەڕەنس پێشکەوتوترن لە مەسەلەی زاراوە سازی ناکۆچەگەر بەڵێ فەرموتاوکە بڵێ بەڵام ئێمە دەبێ باز لە کورد بکەین وەکو کورد وەکو ژیانی ئەمڕۆ لە ناو کورد جوولە و دینامیزمێکی فەرهەنگی بەهێز هەیە بۆ لە خزمەتی دروستکردنی زاراوە سازی بەڵام ئەمەش ئاستی دیاریکراوی خۆی هەیە کێشەمان زۆرە مەسەرەن بۆ نمونە تەلەڤیزیۆن و رادیۆکان و با بڵێن مێدیاکان و هەتا ناوەندە ئەوەکانیش ناوەندەکانی دەستەڵاتیش کەمتر گرنگی بەو بابەتە دەدەن مەبەستی من ئەوە بوو ئێمە باسی کورد و زاراوەسازی لە زمانی کوردی دەکەین بەڵام باسی کێشەکانی دەکەین کە دەڵێن کێشەکانی زۆرە ململانەی من و تۆ گرفتێکە بۆ زاراوەسازی یەکتر قبول نەکردن ململانەی دەسەڵاتی ئەوەیان زۆر لەوانەیە زۆر مشکلەی نەبێ
ئەی دەسەڵاتی دەسەڵاتی سیاسی پێویستە لە پشت بێ دەسەڵاتی سیاسی دەبێت لە پشت بە ئەکتیڤکردنەوەی دەستگاکان بێ دەبێ زانکۆکان دەوڵەمەند بکرێ دەبێ ناوەندەکانی فێربوون دەوڵەمەند بکرێ ناوەندەکانی توێژینەوە دەوڵەمەند بکرێ و زۆر بکرێ و پشتگیری بکرێ مەسەلەن ئەکادیمیا مەسەلەن ئەکادیمیای کوردی ڕۆڵی ئەکادیمیا کارا بکرێ و دەسەڵات سنوور بۆ سەرچاوەیدی دابنێ سنووردانان نییە هیچ سنووردانە هیچ دەستگایەک نابێت سنوور بۆ زمانی کوردی دابنێ زمانی کوردی دەبێت بەکار بهێنرێ بەو شێوەی دەوڵەمەندتر بکرێ پشتگیری تر بکرێ با بڵێن پشتگیری بکرێ هەروەها دەبێ دەستگاکانی توێژینەوە و برەودان ئەوانەی کە گەشە بە زمانی کوردی دەبی دەوڵەمەند بکرێن پشتگیری بکرێن هەروەها ڕێنماییەکانی ئەم دەستگایانە وەکو ئەکادیمیا مەسەلەن بۆمونە لەلایەن حکوومەتەوە بەکار بێ جەمە بەستم ئەوەیە من لە خۆوە کار نەکەم زاراوەیەک من لە خۆوە بنیادی نەنێم پێویستە ئەکادیمیا فلتەرەکە بێ بەڵێ بێگومان ئەمە بەستم لەوە دەبێ فلتەری زمان و بەکارهێنان ئەکادیمیا بێ دەبێ ئەم فلدەرەش زۆر دروست و ڕێکوپێک بێ لەگەڵ گیانی گەلی کورد بگونجێ بەڵێ زاراوەکان چ ڕۆڵێک دەبینن لە هەڵنانی زاراوە و گەشەکردنی زمان زاراوە ڕێگا خۆش دەکات بۆ زاراوەی تر بۆ ڕوونبێژی بەڵێ بۆ دروست بەکارهێنانی زمان بۆ بنیادنانی کەسایەتیەکی دەوڵەمەندتری ئینسانی کورد بۆ ڕوونکردنەوە و تونند و تۆڵکردنی پەیوەندی زمانەوانی بۆ بنیادنانی خیتابێکی با بڵێن گوتارێکی دروست و ڕوون و پوختە بە زمانی کوردی بە تونند و تۆڵکردنی زمانی کوردی دەوڵەمەندکردنی زمانی کوردی بە گەشە پێدانی مرۆیی بە بنیادنان هەموو زاراوە پشتگیری لە هەموو شتێک دەکات لە هەموو لە پشتگیری با بڵێن زاراوە ڕوونی زاراوە ڕێکوپێکی زاراوە دەوڵەمەندی لە بواری زاراوە سازی لە ناو کورد لە هەموو بوارێک پێ مەبەستم کە دیالێکتەکان دەبنە سەرچاوە بۆ زاراوە دیالەکتەکانیش دەبنە سەرچاوە بێگومان ئەی ئەو ناکۆچەی هەندێکجار لە بینی دیالێکتێک بۆ دیالێکتێکی تر هەیە زیان بە دروستکردنی زاراوە ناگەێنێ زاراوە سازی ئەگەر خۆمان مەبەستمان نەبێ بە هیچ شێوەیەک زمانی کوردی یەک زمانە نابێ جیاوازی نابێ بەڵام هەیە نابێ ئێمە بە هیچ شێوێک نابێت جیاوازی لە بینی زارەکانی کوردی بکەین دەبێ هەمیشە دژی زارچیەتی بین دژی ناوچەگەری بین دژی با بڵێن شارچێتی بین دژی هەموو چێتیەک بین هەموو ئەو چێتیانەی کە نێگەتیڤن و پەیوەندیان بە جۆرێک لە جیاکاری هەیە لە بینی زارەکان ناوچەکان با بڵێن جیاکاری جوگرافی جیاکاری زمانەوانی جیاکاری با بڵێن ئەخلاقی جیاکاری فەرهەنگی جیاکاری هەتا سیاسیش هەموو ئەمانە خەتەرن لەسەر کورد هەموو دیالێکتەکان بپارێزین و دیالێکت ویست بین بەڵام دیالێکچیتی نەکەینەوە بڵێ دکتۆر سپاس دەکەم لەگەڵم بووی شتێکی گرنگ ماوە بیڵێ من درکم نەکردێ بیکەمە پرسیار ڕوبەڕوت بکەمەوە وەڵاهی ئەوەی کە زۆر گرینگە دروست بەکارهێنانی زمانە برگیریکردنە لە بەتایبەتی لەلایەن دەستگاکانی حکوومەت و دەوڵەتەوە پشتگیری لە دامەزراوە زمانەوانی کوردیەکان بکەن بۆ دەوڵەمەندکردن و سەرخستنی پرۆژەکانی با بڵێن ئەو دامەزراوانە کە زۆر زۆر گرینگن چونکە مەسەلەن نمونەیەک دەهێنێنمەوە مەسەلەن لە فەڕەنسا ئەکادیمیای فەڕەنسی هەیە ئەمە 400 ساڵە دامەزراوە ئەو ئەکادیمیایە سەرپەرشتی فەرهەنگێک دەکات
ئەو 400 ساڵە سەرپەرشتی ئەو فەرهەنگە دەکەن ئەم فەرهەنگە لەلایەن دەوڵەت و حکوومەت و دامەزراوە فەرهەنجەکان هەمیشە پشتگیری دەکرێت هەر ئەو فەرهەنگە بەکاردەهێنرێ وەکو ڕێنماییەکە بۆ زمانی فەڕەنسی لە هەموو دنیا بەهۆی ئەم فەرهەنگە و زمانی فەڕەنسی ستاندارد بووە ئێمە دەبێ کاری لەو جۆرە بکەین ینی ئەگەر لاسایی میلەتانیش بکەینەوە ینی شتێکی عیب نییە شتێکی ناشن نیە بەڵکو گرینگە بۆ زمانی کوردی بەڵێ دەست خۆش بێ زۆر بەخێربێ دڵخۆش سپاس بۆ تۆ جێگران بینەران لە سوۆشیال میدیا خۆشحاڵ بووم بە هاودەمیتان لەگەڵ میوانی بەڕێزم دکتۆر محسین و لەگەڵ هاوکاری عزیزم دلێر لە زمانێمە لە مەڵقەیەش لەگەڵتان بووین تا ئەڵقەیەکی دیکە خوا ئاگاداری هەموو لایەک بێ